شەویستان جارێکی تریش هاتمەوە خزمەتان و ئەم شەویش کۆمەڵێک قسە و باسمانە بێ و ئەگەر شەڕیشی تیا بێ و تووڕێی تیا بێ بە نۆرمالی وەری بگرن چونکە ئیتر ئێمە لێرا کە قسە و باسەکەین کە نوعێک لە شێبەرشەیە لە سەراع و کێشمەکێشم هەیە هەمیشە بە دێژایی مێژوو چۆن تاریکایی هەبوو ڕووناکایی هەبووەوە هەمیشە لە کێشمەکێشمە هەبوون ئەمیان جێگەیاوە بۆ ئەویان جێگەیداوە بەو هەروایش بە دێژایی ئەم مێژووە تا ئێستا هێناویانە وەک چۆن هەمیشە لە بینی چاکە و لە بینی خراپە کێشمەکێشم هەیە لە بینی ڕاستگۆی و لە بینی درۆ کێشمەکێشم هەیە لە بینی لێبوردەیی و پێچەوانەکەیە دیسان ئەمە هەیە بۆیە ئەم سەراعانە بە دێژایی مێژوو لەو کاتەوە کە بەشەر دەرکەوتووە ئەمانە هەر بوونیان هەبووە و هەروە ئەژمێنێ و پێشم وانە ئەمە هەروە بە ئاسانی کۆتایی پێبێ و دنیای یەک بۆن و یەک ڕنگ و یەک دەنگ هەرگیز نایەتە دیوە لەگەڵ ماهیەتی مرۆڤایەتیشە نایەتەوە بۆیە هەمیشە ئەو جیاوازیانەوە کە شەڕەکان نەخوڵقێنێ ڕاز و نیازەکان نەخوڵقێنێ گلەییەکان نەخوڵقێنێ و وەکوەش بینین کە لەو ڕۆژەوە ئینسان و گیانلەبەرەکان لەسەر ئەم زەویە دروست بووە هەروە بەردەوامە لەم بە یەکدادانەیە بۆیە ئەوەی ئێمە لەم مەجاالە ئەیکەین دڵاری و عشقێنە نییە باڵکو مەسەلەی سەراع و کێشمەکێشمی سیاسیە ئەدەبیە هونەریە کۆمەڵایەتیە ئابووریە هەموو ئەو شتانێن هەمووتان بەخێر بێن سەرچاوی من هاتن هیوادارم کە بتوانم ئەم شەویش کۆمەڵەیە قسە و باس بکەین عەزیزان ئەمەوێ ڕاستە و ڕاست ئەوەتان پێ بڵێم دەرچوون لە چوارچێوەی لانیکەم ئەمڕۆ دەرچوون لە چوارچێوەی سیاسەت و ستراتیژیەتی ئەمریکا کە لە دوای شەڕی خلیجەوە واتە لە دوای ڕوخاندنی بەعسەوە لە دوای ئەوەی کە شەڕی ئێران و عێراق لە 1970 تەواو دەبێ و لە 90دا حیزبی بەعس پەلاماری شوێت ئەدا لەو کاتەوە حکوومەتی ئەمریکا و هاوپەیمانەکەی هەدەتە ئەو ناوچەیەوە بەڕای من نەکە سەرکەوتوو نابێ بەڵکو جۆرێکە لە دۆڕان و لە شکست خواردن لە هەر چوارپاشەی کوردستانی شارڕام وایە کە لەم قۆناغە مێژوویەی لە دوای ساڵی 92 تاوەکو ئێستا و تا ئەم چرکە ساتەیش سیاسیەکانی کوردستان یا حیزبەکانی کوردستان ناتوانن لەو چوارچێوە لەو ستراتیژیە دەرشن کە ئەمریکا دایڕشتووە هەر لایەنێکیش لەمە دەرچێ بە تەسەوری من تڕۆکرێ یا بە تەواتی لاوازە بێ یان لە کۆتاییە ناتوانێ گرەوەکە بەرێتەوە و ناتوانێ ئەوەی کە ئەو ئێوێ بەدەستی بهێنێ عەزیزان ئەگە سەیری پێدە بکەین مێژووی کوردستانی ڕۆژئاوا لەگەڵ مێژووی کوردستانی باشوورە زۆر جیاوازی هەیە لە هەموو مەجالەکانە ئێمە لە کوردستانی باشوورە بە درێژایی دروستبوونی عێراق خاوەنی زمانی خۆمان بووین بەڕەسمی خاوەنی ئەدەبیات هونەر دەیان گۆڤار ڕۆژنامە فلان فلان ئەحزاب هەموو ئەمانە لە ماوەی ئەم 100 ساڵە ئێمە بەم جۆرە هێناومانە بەڵام ئەگەر سەیری پێدە بگەین لە ڕۆژئاوا لە سووریا بزانین چەندە یاریەکانی زانایانەیە و ئەقڵمەندانیانەیە و چۆن ئەتوانێت تەعامل بکە لەناو ئەو هاوکێشە سیاسیانەی کە لە ناوچەکە مەوجودیەتی هەیە لە بەرامبەر سیاسەتی ڕووسیا ئەمریکا و چۆن پەیوەندیە سیاسی و ئابووریەکانی لەسەر ئەساسی دیبلۆماسیەتێکی واقعی دوولایەنە واتە بە قازانجی هەردوو لا بنیاد ناوە نەنۆکرایەتی بۆ ڕووسیاکە نەبۆ ئەمریکایەکە نەبۆ هیچ لایەنیشێکە ئەو زیرەکانە چونکە ئاوا سیاسەتی کردووە بەرەو سەرەوە ئەڕوا و ڕۆژ بە ڕۆژ توانیوێتی هەم سەرنجی دنیا بۆ خۆی ڕابکێشێ سۆزی دنیا ڕابکێشێ و هەم سیاسەتی ئەمریکا و ڕووسیایش بکاتە خۆی و وایان لێ بکە کە پشتیوانیان لێ بکە بە تایبەت لە مەسەلەی ژنە ئەگەر ئێمە دیقەتمان دابێ هیچ حرەکەتێک لانیکەم لە دوای شۆڕشی ئۆکتۆبرەوە نەیتوانیوە ژن بەو جۆرە بهێنێتە مەیدان حتا کۆمەڵەی زەحمەتکێشانی ئێران کە لە ساڵی 79 دوای ئەوەی کە شۆڕش لە ئێرانە کرا جمهوری ئیسلامی هات و شاڕوخا نەیتوانیوە کە ژنانی هێنایە مەیدان چەکیایە دەستیان بوون بە پێشمەرگە بەڵام نەیتوانی وەکو ڕۆژئاوای کوردستان کە لە پشتیەوە ئەقڵ و تەسەوور و جیهانبینی ئەبڵا ئۆجەلان ڕاوەستاوە نەیانتوانیوە ئاوا ژن بهێنە مەیدان
کە ئەتوانم بڵێم من لە زۆر کەسم بیستووە لە خەڵکانی ئەوروپا ئاواتیان ئەوە بووە ئەگەر جارێکی تر ئەگەر مردن و جارێکی تر زیندوو ببنەوە حەز ئەکەن لە کوبانێ لەدایک ببنەوە چونکە پەیەدە توانی بەو ئەقڵەوە ژنان بهێنێتە مەیدان و ژنان بکە بەو بوونەوەرە ئینسانیە کە بە مانای کەلیمە دیفاع دەکا شان بەشانی پیاو و بۆ عەدالەت تێکۆشێ و ئەوێ لەگەڵ پیاوانە وەکو جنسی ئینسان ڕۆژگار سەرفکە و تێکۆشان و خەبات درێژە پێ بدە. بەڵام لە باشووری کوردستانە چونکە حیزبی خێڵەکی بنەماڵەیی کۆنەپەرست دواکەوتوو جەلات خائین بە درێژایی 100 ساڵی ڕابردوو هەبووە وەکو دەبینی ژن تەنها خەریکی سڕینی سفرەی ماڵی مەسئولە دز و جەردە و نەخوێنەوار و گەمشەکانی کوردستانی باشوورە. بزانە چەنە فەرقیان هەیە ئەوان بەرەو چێ ڕۆشتون لە کوردستانی باشوورە بەرەو کوێ دەڕۆین. ئەگەر ئێمە سێری باشوورکەین مێژووی پارتی و یەکێتی جۆرێکی تر لە مەمان پێڵەیە. ئەمانە زیاتر وابەستە و برا بچووک و نۆکەرن هەم بۆ دەوڵەتە گەورەکان و هەم بۆ دەوڵەتە بچووکەکانی ناوچەکە. لە ئێرانی شاوساوەکەوە بیگرە تا ئێرانی ئێستا و ئیتڵاعات و ئاغای قاسمی سلێمانی لە تورکیا و بەغای کۆن و ئێستاوە بیگرە ئەمانە هەمیشە نۆکەر سیفەت بوون و هەمیشە کۆیلە و دەسەنەو خوار و زەلیل بوون. ئەمە ئیتر سیاسەتکردن نییە بەڵکو جۆرێکە لە جاشایەتی و نان خواردن بە نرخی ڕۆژ. بۆیە لە 100 ساڵی ڕابردووە ئێمە ناتوانین لەبارەی زانستیەوە ئەوە بسەلمێنین کە ئێمە بەڕاستی خاوەنی حیزبین بەمانە حیزبیە ئەقلانیەکەی و ئێمە خاوەنی فکری نەتەوەیین بەمانە نەتەوەیەکەین و ئێمە خاوەنی فکری سیاسین بەمانە زانستیەکەی. بەڵکو هیچ هەموو ئەمانە لە کۆمەلگای باشوورە بە فکرەوە هەموو ئەمانە غائبن و ئەوەی هەیە ئەقلی خێڵەکی و نۆکەرایەتی و درۆ دەلەسە و کۆمەڵی خەڵکی نەخوێنەوار و ناحاڵی و پوڵخۆر و پارەخۆر و ئەوانە لە کوردستانە بوون و هەبن. ئەوەشتان بیر نەچێ یەکێتی و پارتی لە شاخە پاک نەبوون هەتا لە نەوە یەکا بێنەوە کوردستان و چاپەڵ و پیس بن بەڵکو ئەوانە کرۆکیان خائین بووە کرۆکیان پیس بووە کرۆکیان دز و جەردە بووە. لە شاخیشە تەنها خەریکی یەکتر کوشتن بوون بەڵام وەکو شار پۆلە سەیارە و ڤێلا و پۆلە کچ و پۆلە ژن و ئەمانە نەبوو هەتا وەکو دابنیشن ماهیەتی چاپەڵ و پیسی ئەمانە بۆ کۆمەلگای کوردی دەرکەوێ. ئەبێ هەمومان ئەو ڕاستیە بزانین کە ئەمریکا پشتیوانیەکە لە ڕۆژئاوای کوردستان و لە پەیەدا غەیرە مباشریش ئەتوانم بڵێم هاتۆتە پای ئەوەی کە لەگەڵ پەکەکەیشە نێوانێکی باشی ببێ. ئەوە تا لەم ڕۆژانەیە داوای لە پەکەکە کردووە کە ناوی خۆی بگۆڕێ بۆ ئەوەی کە بتوانێ باشتر تەعاملی لەگەڵا بکە. هەرچەندە من بۆ خۆم پێم وایە کە پەکەکە ئەو کارە ناکە و پێم وایە ناوی خۆی ناگۆڕێ بەڵام ئەو داواکاریە نیشانەی تێگەیشتنێکی باشترە یان تازەترە لە پەکەکە وەک هێزێکی شۆڕژێر وەک هێزێکی تێکۆشەر وەک هێزێکی دیموکرات بۆ لابردنی زڵمی قەومی لەسەر خەڵکی کوردستان و حتا لەسەر گەلانی ناوچەکە و لەسەر نەتەوەکانی ناوچەکە کارەکە. عزیزان وەکو جاری پێشوو بۆ ئێوەم باس کرد ئەمریکا زائید ئیسرائیل ئەم قسەی من بە نەزەری یەعتیبار وەربگرن بە تایبەت زۆربەی زۆری لایەنەکانی باشووری کوردستان. ئەمریکا ئیسرائیل هەروە ڕازی نابن عێراق ئاوا لەلایەن ئێرانەوە داگیر بکرێت. ڕازی نابن لە تارانەوە هیلالی شیعی درێژکرێتەوە بۆ بەغا و بۆ موسڵ و لەوێشەوە بۆ سووریا و هەتا ئەگاتە لوبنانی بندەستی ئیسرائیل. ئەمە قابل قبول نییە. هەر بەو مانایە ئەمریکا و هاوپەیمانەکانی ڕازی نابن بەوەی کە حەشدی شەعبی کە ئەتوانم بڵێم هەمان مەفهوم یا هەمان با بڵێن هەمان ماهیەتی داعشی هەیە بەڵام داعشی سونە مەذهب حەشدی شیعە مەذهب بەڵام لە کرۆکە
هەردووکیان دوو هێزی خراپن و دوو هێزی جەلادن و دوو هێزن کە فڕیان بەسەر ئینسانیەت و بەسەر بەیەکەوە ژیان و ئەمانەوە نییە هەردووچی هەر ئەی هاڕێ هەر ئەی کوژێ هەر وێرانیەکە واتە دوو هێزی چەکداری خوێنخۆری چاوسووری ئینسان کوژ و خراپەکارن کە لە عێراقا بوون و ئێستاش هین هەیە ئێستاش حەشی شەعبی هەیە بۆیە دەبێ دەستی ئێران لە عێراق لە سووریا لە لوبنان لە ئەفغانستان لە جیهانی عەرەبی بە تەواوی مانە ئەبێ ئەم دەستە بکێشێتەوە و بۆ ئەمە بەرەی سوننەیش پێی خۆشەکە سعودیای تایە قەتەری تایە ئیماراتی تایە تورکیای تایە هەموو بەرەی سوننە هەتا ئەردەنیش ئەمانە پێیان خۆشە خۆشەویستان لانی کەم 12 ساڵ بەر لە ئێسا وتومە دەنگەکەم لە یوتوب ماوە کە ئەبێ لەم هاوکێشەیە کە ئەمریکا هاوپەیمانەکانی بە بۆنەی شەڕی خلیجەوە هاتوونەتە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەتوانم بڵێم هەموو ئەمانە هەڵ ئەوەشێنرێتەوە یان لانی کەمی چەندین وڵات هەڵ ئەوەشێنرێتەوە وەسەر لە نوێ بنیاد ئەندرێتەوە لەم بنیادنانەوەیە ئەبێ گەلی کورد و نەتەوە بندەسەکان ببن بە خاوەنی کیانی خۆیان و ئەبێ ڕزگار ببن و ئەبێ ببن بە دەوڵەت بەحسەکە لەسەر دەوڵەتی نەتەوە نییە بەڵکو لەسەر دەوڵەتی کۆمەڵێ بەشەرە جا ناوی کوردە ناوی تورکمانە ناوی ئەرمەنە ناوی چیە ئەمە بەجێی خۆی بەڵام گەلی کورد لەم هاوکێشەیە ئەبێ بە مافەکانی خۆی بگات ئەبێ هەمومان لەوە تێبگەین کە جەلالیەت و مەلایەت یان ئەو دەم و چاوانەی کە 27 ساڵە لە باشووری کوردستانە هەن ئیتر ئەوانە کۆتاییان پێ هاتووە ئەمریکا هاوپەیمانەکانی بە شوێن ڕوخساری تازە عەقڵی تازە بیر و بۆچوونی تازە ئەگەڕێن حتا ئەوە لە بێبەدیلیایە کە ئێستا نێچیرەڤان بازانیان قبوڵە چونکە نێچیرەڤان بازانی لەگەڵ بنەماڵی بازانیە یان لەگەڵ مەسرور و مەنسوورە نەوعێ لە سەراع و کێشمەکێشمی هەیە بەڵام ئەمە هەتاوەکو هەڵبژاردنەکانی ئایندە ئەمەش ئەخوا لە هەڵبژاردنەکانە ئەبێ جارێکی تر کۆمەڵێ خەڵکی کەس سەردەربێنێ کە بەشێک نەبوون لەو ئەقڵیەتەی شاخ و بەشێک نەبوون لەو دەم و چاوانەی کە 27 ساڵە کۆمەلگای ئێمەیان بە ناوی حکومڕانیەوە تاوان کردووە و وێرانیان کردووە بۆیە ئەبێ ئێمەمانان خۆمان ئامادەکەین بۆ 6 مانگی تر لە هەڵبژاردنەکانە خەڵکی کوردستان دەنگ بدەن بە کۆمەڵێک دەموچاوی تازە هەتا بتوانن کە ئەقڵیەتی جەلالی و مەلایی کە 27 ساڵە جگە لە فەشەل جگە لە دۆڕان هیچیان بەرهەم نەهێناوە ئەو ئەقڵە تێپەڕێنن وە کۆمەڵێک دەموچاوی تازە ئەقڵی تازە بیری تازە لە هەرێمی کوردستانە ببن بە حاکم و ببن بە دەسەڵاتدار و بتوانن گەلەکەمان بەرەو پێشەوە ببن عەزیزان ببینن کورد پێدە کوردانی ڕۆژئاوا ڕقەی پاکردەوە ئەو ڕۆڵەی کە پێدە و کوردانی ڕۆژئاوا بینیویانە بۆ لەناوبردنی ترۆر بەمانای کەلیمە کە لە داعشا خۆلاسا بێتەوە ئەتوانم بڵێم هیچ هێزێک نەیتوانیوە وەکو ئەمانە بەرامبەر بەم دنیا ڕەشە بەم دنیا ترۆرە ڕابوەستێت بۆیە وەختی ڕقە پاکە کاتەوە کەچی ئێران و سووریا ئەیانەوێ پەلاماری بدەن پەلاماری ڕقە بدەن پەلاماری پێدە و ئەمانە بدەن ئەمەیش هەر بەتەنها دژی کورد نییە ئەم تەسەورەی کە ئێران و ئەمانە هەیەە دژی پێدە و دژی هەوڵدان بۆ داژیکردنی ڕقە و ئەمانە بەڵکو دژی سیاسەتی ئەمریکایشە لە ناوچەکەیە بۆ شارەزاییتان تورکیایش لەم هاوکێشەیە ڕۆڵی هەیە ئەوەتە لە چەندین جێگاوە هەوڵی داوە کە ئەفرین و چەندین شوێنی تریشی خستۆتە نێو ئابلوقەی خۆیەوە و ئەوێ ڕۆژ بە ڕۆژ ئەو ئابلوقانە تەسک کاتەوە بۆ ئەوەی کە هێرشیان بکاتە سەر ئەگەر زاهیرەن سەیری مۆزوعەکان کەین هەموو کەسێ حتا ئەگەر ئەلفوبای سیاسیش نەزانێ بۆی ڕوونە کە ئێران زائید بەغدا زائید تورکیا زائید سووریا لانی کەم بەرامبەر بە قەزیەی کوردی ئەمانە یەکگرتوون بەرامبەر بە ئاوات و ئامانجی گەلەکەمان
کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمانەوێ دەستمان بە مافەکانی خۆمان بگا و ئاواتەکانی خۆمان بهێنەدی لە دوورەوە ئێمە ئەبینین کە هەر چواریان دژی ئاوات و ئامانجەکانی ئێمەن ئەمەش ڕسوایی و نۆکەرایەتی ئەو حیزبانە دەرەخا کە 70-80 ساڵە کوڕی کورد بە کوشتەدەن بە ناوی کورد و کوردستان و کوردایەتیەوە بەڵام ئێستا تارانی شا هەر کوردی فرۆشت تارانی ئێستا ئیتڵاعاتەکەی خاتمی سلێمانی هەر کوردە فرۆشێ بەغدای ئێستا هەر دژی ئاوات و ئامانجی کوردە بەشار ئەسەد و باوکی هەر دژ بوون ئەم تورکیایە ئیتر ئەردۆغانی ئیسلامی سونی بێ شیعە بێ عەلەوی بێ نازانم ئەلمانی بێ چەپ و مارکسیست بێ هەموو ئەمانە لە یەک شتا یەکە گرن کە ئەویش دژایەتی خەڵکی کورد و دژایەتی گەلەکەمان و نیشتیمانەکەمانە بەڵام ئەوەتان بیر نەچێ کە لەناو ئەم یەکگرتنی ئەم چوار پایتەختە داژیکەرەی کوردستانی ئێمەیە ئەمانە لە ناو یەکا دیسان لە ناو دەرونی خۆیانە کۆمەڵێک کێشیان هەیە دەرگیری کۆمەڵێک کێشمە دەرونی خۆیانن کە هەروە ناتوانن لێی دەرباز بن ببینن تورکیا لەسەر مەسەلەی کەرکووک بێدەنگ ئەبێ کە وەختێ بەغدا و جمهوری ئیسلامی پەلاماریەدا کە ئەمانە پەلاماریەدن ئەمانیش بێدەنگ ئەبن لەسەر ئەوەی کە تورکیای ئەردۆغان دەزوەر بداتە کوردستانی ڕۆژ ئاوا وەکو وتم بەڵام تورکیا لە بەرەی سوننە نزیکە و لە ناویاندا دژی هەموو ئەو حرەکەتە شیعیانەیە کە سەر بە جمهوری ئیسلامین بۆیە لێرەوە ئەمەیە ئەوە بە ئێوە بڵێم ئەگەر چی ئەمانە یەکگرتوون لە بەرامبەر دژایەتیکردنی گەلی ئێمەیە بەڵام بۆ خۆشیان دژایەتیان هەیە بۆ خۆشیان ئەگەر ئێمە عەقڵمان هەبێ ئەتوانین هەموو ئەو جیاوازیانەی کە لە بینی ئەوانە هەیە ئیسفادەی لێ بکەین و بتوانین لەناو ئەم تەنگژەیە کە ئێستا هەیە دەرچین عەزیزان هەموومان ئەبێ ئەو ڕاستیە بزانین و ئەبێ بۆ پەڕی عەقڵمەندیەوە ئێمە لەسەر ئەوە ڕابوەسین و قەناعەتی جدیمان بەوە هەبێ ئەگەر ڕیفراندۆمەکەی مەسعود بازانی نەبوایە ئەمریکا پشتی نەئەکردە گەلی ئێمە و پشتیوانی لە بەغدا و لە عەبادی نەیەکرد ئەگەر هەڵەی مەسعود بازانی نەبوایە کە کۆمەڵێک بازرگانی نازانم سێ چوار نەفەر لە ئەمریشیەکان لە پێناوی پارە و ئەمانەیە هەندێ لە کەسایەتی ئیسرائیلی بۆ پارە و مارە چوونە بنکرێشەی مەسعود بازانی و خەڵەتانیان بۆیە ئەگەر مەسعود بازانی ئەو من ناڵم هەڵا ئەڵێم ئەو حەماقەتەی نەکردایە ئەمریکا نەچوو پشتیوانی بکە لە عەبادی و لە حەشتی شەعبی و لە ئێران بێدەنگ بێ لە بەرامبەر هەموو ئەمانەیە و پشتیوانیان لێ بکە و بێن پەلاماری ئێمە بدەن و پشت کاتە گەلەکەی ئێمە کە شەوساوەترین گەلە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوەی کە ئەمڕۆ ئەگوزەرێ وەلەو یەک خاڵی پۆزەتیفی تیا بوو ئەویش ڕسوابوونی بنەماڵەی بازانی و تاقمی یەکێتی نیشتیمانی بوو بەڵام ئەگەر مەسعود بازانی ئەو هەڵەیە نەکردایە و ئەگەر بەگوێی ئەمریکا و هاوپەیمانەکانی بکردایە ئەوە ڕۆژی کورد وەکو ئێستا ڕەش نەدەبوو و ئەم هاوکێشەیە ئاوای لێ نەئەهات و ئەمریکا هەروە پشتیوانی لە گەلەکەمانە کرد و پشتیوانی نەئەکرد لە حەشتی شەعبی و بێدەنگیش نەئەبوو لە بەرامبەر جمهوری ئیسلامی و ئاغای قاسمی سلێمانی باشە من بۆ خۆم نازانم گەمژەیی چییە بەڵام ئەوە لووتکەی گەمژەییە کە تۆ بێی بەگوێی ئەمریکا نەکەیت ئەمریکا پێ بڵێ دنیا پێ بڵێ بەڵام تۆ بڵێ من هەر ریفراندۆمەکەم باشە بە چه حاڵێکیشەوە بەو حاڵەوە کە دەیان جار باسمان کردووە لە ناو هاوکێشەیەکە لە باشووری کوردستان کە ئێمە خاوەنی یەک گوتاری نیشتیمانی یەک گوتاری نەتەوەیی نین سەرلەبەری کۆمەلگای ئێمە لە بەرامبەرێکە ڕاوەساوە چەقۆ لە ئێگەسوو پارتی بۆ خۆی دوو کەرتە هەموویان ڕقیان لە یەکە سەرکردایەتی پارتی هەموو ڕقیان لە یەکە یەکێتی نیشتیمانی هەموو چەقۆ لە ئێگەسوێت هەموو خەڵک ئێستا بووە بە دژی یەک حیزب بەمانە خێڵەکیەکەی لەو کۆمەلگای ئێمە باوە بەشەرەکان هەموو ڕقیان لە یەکترە نە زمان نە کەلتور نە هاونیشتیمانی بوون نە ڕۆحی بەیەکەوە ژیان نە ئەوەی کە ئایندە و ئێستا و داهاتوومان یەک بێ هەموو ئەمانە لەبەر یەک هەڵوەشاوە
چی وای لەمانە کرد بنەماڵی بارزانی وای کرد تاقمەکەی یەکێتی وایان کرد دێگەڵەیان کرد بە سنوور ئەگەر لە ماوەی 27 ساڵە یەکێتی و پارتی بیری نەتەوە و ڕزگاریان هەبوایە ئەوە ئێستا ئێمە لە شوێنێکی ترا بووین ئێستا ئەمانتوانی هەموو شتێ بکەین بەڵام ئەڵێ چی کە کۆمەڵێک قاچاقچی و کۆمەڵێک زوو درۆزن هیان ئەبن بەدەسەڵاتدار لە باشووری کوردستانە تۆ نەتوانی هێزێکی سەر بەخۆی نیشتیمانی و نەتەوەیی هەبێ کە بتوانێ پارلەمانەکەت لە دەستی میلیشیای حیزبی وە بنەماڵەیی بپارێزێ چۆن نەتوانی سنوورەکانی خۆ بپارێزیت ئەگەر هێزێ نەبێ پارلەمان بپارێزێ چۆن نەتوانێ مەسەلەن سنوورەکانی کوردستان بپارێزێ چۆن نەتوانێت ڕێگە لە حەشتی شعبی بگرێ ڕێگە لە داعش بگرێ ناتوانێت بگرێ بەڕاستی شکە هێزەکەی تۆ وەکو پێشووتر وتم ئەو خەنجەرەیە کە هەمیشە لە پشتی کورد خۆیەتی ئێمە هێزمان نییە لەمانەی کەریمە هەندێک کەس کاڵی ئەیانەوێ من درۆ بکەم ئای پێشمەرگە قارەمانەکان و قەت بە پێشمەرگە سوکایەتی نەکە و نەڵێ قارەمان نییە وەڵاڵێم قارەمان نییە بۆچی سوکایەتیەکە کچێ خۆ ئێمە هەمومان سۆپەرمان نین برایشینیم تۆ تا بڵێ بە ئارام ئەحمەد قارەمانە چییە کاکە لە مەیدانە دەرەگرێت قارەمانی چییە کاکیشە سەردەمانی خۆی بە خەڵکیانەوە شێر ئەمە شێر و پڵنگ و ئەوڵا ئێمە نە شێری نە پڵنگی نەیش بە شەرێکی و تەواو خۆی نییە ئەبێ شەڕ بە چەکە کرێ شەڕ بە مەسەلەی ئابووریە کرێ شەڕ بە تاکتیکە کرێ شەڕ بە هێزی سەرباسی پڕچەک و جبەخانەیە کرێ خۆ لە خۆ ناکرێت کاکیشینم ئیتر بۆ بێ ئەمە معقول نییە تۆ 8,000 ڕاکەفانیت هەیە لە شنگاڵا هەر هەمی ڕاکە یە بۆ هەولێر لە هەولێر ئەڵێ بۆ پێشەوە پێشماکەوە بازانی بۆ کوێ پێشەکەی ئەحمەق تۆ لەوێ ڕاو کردووە ئەگەر بڵێ وەڵا ئەم هێزە ترستنۆک و ڕای کردووە تۆ چۆن سوکاتی بە پێشمەرگەیەکەی ئێمە دێن بە دادگا ئێکاکە سوکاتی بۆکەم برێ من تۆ ڕاو کردووە بڵم چی چنگ لەسەر شان دەرپێکە لە ئەژنۆتایە ڕاو کردووە بۆ هەولێر و داعش هەموو ناوچەی شنگاڵی کرد 3500 نیشی بە ئەسیری برد کەواتە بۆچی تۆ پێ ناخۆشە کە من وات پێ بڵێم یعنی تۆ ئەدەوێت چی ئەدەوێت ترسنۆکم لێ بکەی بە شێر و پڵنگ و بە قارەمان من نایکەم خاڵەتر کامێ ئەوشتان بۆ باسکەم ئەوەیە کە ئەم بەناو سیاسیانەی کورد قەت عاقڵ نابن مەلا بەختیار بابەتێکی بڵاو کردێتەوە ئەڵێشی عەزیزان ئەڵێ باسی ڕیفراندۆم و دیموکراسی ئەکات پێی وایە ئەم بەشەرە تاران بەغدا ئەنقەرە ئەمانە باوەڕیان بە دیموکراتی هەیە و ئاخر ئەمە مەسەلەی ڕیفراندۆم و گەلی کورد دەنگی بە ڕیفراندۆما و ئەبێ ڕێزی بگرن یا ئەمریکا یا ئەوروپا ئەمە گەڵتەجاڕیە بەسە کاکەجیان ئەمە عەیبە بەڕاستی دیموکراتیەت بۆ ئەوەی مەلا بەختیارەکان تێبگەن تەنها دەمامچێکە بۆرژوازی لە دیموکراسیەوە ئەڕوانێ بۆ ئازادی بۆژوازی جیهانی یا کەپیتالیزم یا سەرمایه‌داری باوەڕی بە ئازادی نییە بە چەمکەکانی ئازادی نییە بۆیە دیموکراسی لە 200 ساڵی ڕابردووە خسوتە ڕۆژەوە خسوتە بازاڕەوە لەبەر ئەوەی کە باوەڕی بە ئازادی نییە دیموکراسی قسەی قۆڕە دیموکراسی گاڵتەجاڕیە ئەوەی کە ئەمریکا و ئەوروپا و ئەرز و ئاسمان ئێوێ مەسەلەی بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیی و ئابووری خۆیانە لە پێناوی ئابووری پتەوی خۆیانە هەزار دیموکراتی سەرە بڕن هەر ئەم ئەوروپایە هەر ئەم هۆڵندایە هەر ئەم ئەڵمانیایە لە پێناوی بەرژەوەندی خۆیانە لە پێناوی ئەوەیە کە گەلی خۆیان وڵاتی خۆیان نەتەوەی خۆیان تێر و پڕبن هەموو شەڕێسازەکەن گەلانی بندەست لە ناو ئەبن جاتۆ بۆ خۆ هەبلە دیموکراسی لەبەرەوە تۆ نابێ چاوەڕوانی ئەوەکەی بڵێ بابە ئێمە لە سەردەمێکین لە کوردستانی باشوورە یا لە باشووری کوردستانە ئێمە ڕیفراندۆمەکەین لە ساڵ 90 لە 100 خەڵک دەنگ ئەدا بە مەسەلەی جیابوونەوە بەڵام ئەبێ ئەمریکا و ئەوروپا و چێویشە قبوڵیکە لەبەر مەسەلەی دیموکراتی من نازانم مەلا بەختیارەکان کەی لە مۆزوعانە تێگەن کەی ئەمریکا و ئەوروپا ئەناسن کەی لەوە تێگەن کە بابە سیاسەتکردن مەسەلە ئابووریە مەسەلە بەرژەوەندیە هەمووتان یعنی ئێوە تەجروبە لەوە ناکەن ئێوە لە بیرتان چۆتەوە هی هەر خۆتان هەڵە خەڵەتێن بابەگیان لە ساڵی 1970 حیزبی بەعەس هەڵەبجەی نیاباران کرد 5,000 لە ئینسانەکانی هەڵەبجە شەید کران هەر لەو ساڵانەیە 180,000 زیاتر لە خەڵکی کوردستان لە خەڵکی گەرمیان ئەنفال کران ئیعدام سێدارە کاولکردنی نزیکەی 5,000 دێ تەختکردنی لەگەڵ زەویە یەک ڕۆژنامەی ئەوروپی و ئەمریکی هەر باسیشیان نەکرد
بۆچی باسییان نەکرد لەبەرەوەی لەو قۆناغانە ئەیانویست حکوومەتی عێراقی بپارێزن لەدەست هەژمونی جمهوری ئیسلامی بۆ ئەوەی نەتەندێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ خلیج و ئالەم بابەتانە کە لەدایشە هەر تەنرایەوە بەڕاستی تۆ ڕۆژگاری ئەمەد بینیوە ئەگەر ئەمریکا و ئەوروپا باوەڕێن بە دیموکراسی و ڕزگاری هەیە ئەی بۆ هەڵەبجە قسەیان نەکرد خۆچەکی قەدەخە کراو بوو خۆچەکی چیمیایی بوو کاکە بۆشی ئومەی متحیدە قسەی نەکرد لەو سەردەمانە ئەو هەموو ئەنفالە کرا بۆشی کەس قسەی نەکرد یعنی ئەمریکا لەبارەی زانستیەوە لەبارەی تەکنۆلۆژیاوە سەری لە ئاسمانە نێزانی کورد ئەنفالەکرێ نێزانین لەکوێ بەزیل ئەیان بن و لەکوێ ئەیان شارن و ئەیانکەن بەژێر خۆڵەوە نەزانی کە گوندەکانی ئێمە تەقێنرێتەوە بابا عیبە عەقڵ خۆشە بۆ ئینسان دیموکراسی لەلای ئەوانە نییە بەرژەوەندی ئابووری هەیە بەرژەوەندی سیاسی هەیە بەرژەوەندی نیشتیمانی و گەلی هەیە خۆتان ئەحمەق مەکەن لەوە زیاتر مەڵێن وەڵا کاکە ڕێفراندۆم و دەستا هەفتا و هەشتا بێن و ئەلەم گاڵتە جاڕیە وانییە بابە چێ بتوانێت گرەوەکە بەرێتەوە ئەوە گرەوەکە هاباتەوە ئیتر پێویست بۆ ناکات تۆ خۆتی بۆ ماندووکەیت و لاڵە لاڵ و پاڵە پاڵکەیت و دیموکراسی و نازانم ئالەم بابەتانە ئەمە نایخوا کاکەیش ئەمریکا هەر ئەو هێزەیە کە لە کازانزاکی و هێرۆشیماییە کاکەیجان با چی دەکەن ئێوە برای من ئەمانە سەرمایەداری جیهانی لە ئاسی دنیاە دروستبوونەکەی لەسەر کاسەسەری بەشەرەکان بنیادنراوە کەچی بەنابەختیار تا ئێسش ئەوەندە گوناحە ئەمەندە هەژار عەقڵە یەک باسی دیموکراسین بۆکە وازایان دیموکراسی ئەمە ئەوەیە ئەم گاڵتە جارێ بەسە کاکەیان هێز شەرتە هێز ئەگەر تۆ هێزی نەبوو هیچت پێ ناکرێت قسەی قۆڕە ئەگەر تۆ لاوازی ئەگەر تۆ هیچی پێ ناکرێت پەنا بە دیموکراسی بەم قسانە مەکە کاکەیان ئەمە عیبە خۆشەویستان ئیتر ئەمریکیەکان بەریتانیەکان فەڕەنسەیەکان ئەوروپیەکان لەگەڵ مەسعود و کۆسرەت و ئەمانە تەعامل ناکەن ئەمە بخەنە ئەولاوە ئێستا ڕوویان کەوتە نێچیر و قوباد و ئالەم بابەتانە بەڵام لەبەر ئەوەیشە کە بەدین نییە من هاوارم کرد بە بەرهەم ساڵحمان ود بە گۆڕانمان ود بە مەلا عەلیمان ود بابە گروپێ دروستکەن بشن بۆ بەغابن بە خاوەنی مەسەلەکە حکومەتێکی ڕزگاری نیشتیمانی ئەلەم بابەتانە دەستیان بۆ نەبردنیان وێرە کاکمەی سێ عەلی و تێبێ پارتیەکی نیشتمان لەگەڵا بێ ئێستا ئەمریکا ئەوانە مەجبورن کە نێچیرەوان بازەیەک و بەدیل قبولکەن لەم قۆناغەیە بەڵام دڵنیا بن لەوە کە نێچیرەکانیش لە قۆناغی دوو هەما کۆتاییان پێدێت واتە لە حەومان هەژمان کەیە ئەم هەژمانە تازە کراوەتەوە بۆ هەڵبژاردنەکانی تر ئەبێ لەو هەڵبژاردنە ئێمە ڕۆڵمان هەبێ بۆ کۆمەڵە دەموچاویتر بەڕاستی ئەبێ ڕۆڵمان هەبێ لە مۆزوعەیە ڕۆڵەکە جارێ دیار نییە من خەریکی دراسەم کە چۆنکەین چی نەکەین چ شتێ دروستکەین بۆ ئەو مۆزوعە چونکە بەڕاستی من لە گۆڕانی دڵساردم ئەگەر گۆڕانش ئاوا حرەکەتکە من ناتوانم پشتیوانی لە بزوتەوەی گۆڕانیش بکەم پشتیوانی ڕەنگە لە حرەکەتی بکەم کە ئەو حرەکەتە ڕۆڵی گەوتە ببینێ بۆیە ئەبێ ئەمە تا ئەو کاتە دراسەیکەین و بتوانین لەسەر عەقڵی ئیشکەین کە عەقڵی تازە بێ نەک عەقڵی یعنی جەلالی و مەلایی تێپەڕێنێ عزیزان بتانێ و نەتانوێ لە ماوەی ئەم 22 ساڵە ئێمە تاقیمان کردەوە هەرچی جەلالی هەیە هەرچی مەلایی هەیە تاقیمان کردەوە بەڕاست ئەم دەموچاوانە هەمویان ناجسن دەچون ئیتر ئەبێ مەلا بەختیار و کۆسەر ڕەسۆڵ و سعدی ئەحمەد پیر و نازانم مەسعود و چێ و فازڵی میرانی ئەمانە ئەبێ بڕۆنە ئەو لاوەیتر ئەمانە ئیتر بۆ کۆمەلگای ئێمە بە عەمەل نایەن ئەمانە دەردن بەڵان سەرەتان نەخۆشن ئەمانە بۆ کۆمەلگای ئێمە نابێ بۆیە ئەبێ هەموو لایەکمان تێکۆشانکەین بۆ ئەوەی کە لە هەڵبژاردننی ئایندەیە کە دێ ئەم دەموچاوانە بشنە ئەو لاوە و بە دیلێکی سەردەمیانە بەدور لە ئەوەی کە بتوانێت عەقڵی جەلالی مەلای تێپەڕێنێ بیدێن بە ئەمریکیەکان و ئەوروپیەکان و فەڕەنسا و بریتانیەکانم هەر لە ئێستا ئێمە خەریشین بەڕاستی هەم لەگەڵ فەڕەنسیەکان لەگەڵ بریتانیەکان لەگەڵ ئەمریکیەکانە بۆ ئەوەی کە بتوانین بەدیلی تازە بدەین بە کۆمەلگا بەدور لەمانە بزوتەوەی گۆڕان بەداخەوە ئێستاش ئەو ئەچێتەوە ناو ئەو پەرلەمانە کە درێژ کراوەتەوە کە بە شەرتێکیش ئەوەتەی بزوتەوەی گۆڕان هەیە لە سەردەمی ڕەحمەتی کاکن شوام سەفاوە هەر دژی درێژکردنەوە بووە گۆڕان خۆی دژی درێژکردنەوە بووە بەڵام ئێستا ئەچێتەوە ناو ئەو پەرلەمان درێژ کراوە من ئاگام لێ ئێستا شەڕیانە لەسەر ئەوەی چێ بێ بە وەزیری پێشمەرگە شوێنەکەی مستەفای سێقادر شەڕ ئێستا ناو گۆڕانە کە کێ بێ بە جێگەی کوڕەکەی حەملان گرێتەوە هیچ زەکە بە بۆ نمونە
هەموو ئەمانە ئێستا هەمی بە شوێن مەسلەی پۆست و ئالم بابەتانەوەن عزیزان نزیکەی 500 دانە ئینسان لە گردەکە خۆی ئامادە کردووە چاکەد و پانتۆڵی ئەومیش بەتەمان بەیانی بچم چاکەد و پانتۆڵ بکڕم بەڕاستی ئەم بزانم لێم دێ هەتا ئێستا هەر کراس و پانتۆڵێکی فەقیران دەبەرەکەم ئەمێ بڕم یەک چاکەت و پانتۆڵی نیلی بێ نازانم ئاوە نۆئێ لە بەرکەم بزانێکم چۆنە بەبووین باخۆ و ئاوا بزانم چۆنە ئەوە بەڕاستی جا ئەتوانم بەڕێگا بڕۆم یا ئەزانم بەڕێگا بڕۆم تاقیم نەکردێتەوە لە حقیقەتە بەڵام تاقیەکەمەوە ئێستا هەمویان چاکەت و پانتۆڵی نیلیان کڕیوە هەمویان ئامادەن بۆ ئەوی هەڵبژاردن بکرێت و بشتە ناو ببن بە پەرلەمان و وەزیر و گچین بەخوا ئارام ئەحمەد ئیتر ناتوانم من سیقەم بە نەشوام سەفا هەبوو بۆیە هەموو شتێکم کرد لەو سەردەمانە ئیتر ناتوانم یارمەتی پاڵپشتی لە حرەکەت تێ بکەم کە کۆمەڵە خەڵک بچن خۆیان دەوڵەمەندکەن و ئێمەش درۆ بۆ خۆمان سەیریان کەین ئەوە ڕۆی ئەو سەردەمە گوزەشت بۆیە عەزیزان جاری پێشوو بە ئێوەم وت ئێستاش بە ئێوە ئەڵێم ئەم یاریە بە تەواوەتی هەڵەگەڕێتەوە ئەمەی ئێستا کە هەیە هەڵەگرێتەوە بە جۆرێکی تر هەر لایەنێک لە ئێستاوە پێیان دەڵێم بە پارتیە بە یەکێتیە بە نازانم چێیە هەر لایەنێک شوێن ئەجندای ئێرانی و تورکیا بکەوێت ئەیدۆڕێن ناوچەکەیە من لە ئێستاوە بە یەکێتیەکان ئەڵێم بە پارتی ئەڵێم ئێوە ئەوەتەی هەن شوێن ئەجندای تورکیا و پارتی کەوتون نۆکە سیفەت بوون بەڕاستی لە دواییشە ئەمە حاڵەکەیانە بۆیە پێویستە لەو سەرستە بکشێنەوەت ئێستا لە باشووری کوردستانە هەرچی هێسەیە بێ ئیرادە کراوە پارتیە یەکێتیە گۆڕانە یەکگرتووە کۆمەڵە هەموو ئەمانە ئیفلیجن هەموو ئەمانە سفرن هیچ نین بەڕاستی جاڵە قیمەتیان نییە چونکە پێتان ئەڵێم چوونە سەنگەری ئێران کارەساتە چوونە سەنگەری تورکیا کارەساتە من لێرەوە داوا لە ماڵی جەلال تاڵەبانی یەکەم و داواش لە یەکێتی یەکەم مەچنە سەنگەری قاسمی سلێمانی و ئێرانەوە بۆ ئەوەی ناوچەی سلێمانیش بە تەواوەتی نەشێوێت و پارتیش چوونی بۆ سەنگەری تورکیا باجەکەی یاوە و خراپتیش باجەکەی ئەدات ئەمە ئیتر بووە بە عەیبە بەڕاستی هێزێک ئەگەر بەڕاستی هێزێکی گەلی و نیشتیمانی بێ نابێ لەسەر ئەساسی نۆکراتی دروست بێت بابە ئێران عێراق تورکیا ئەمانە نایەنێ کورد بە مافەکانی خۆی بکات نایەنێ کاکە خۆ بە زۆر نییە کەواتە ئەبێ ئێوەش بەرژەوەندی کاکە بەرژەوەندی خۆتان لانیکە یعنی یەکێتی نیشتیمانی تۆ دەوێ لە ئێران چیت دەستکەوێت من لێرەوە پێ دەڵێم ئەو کەسانی ئەو هێزانی کە ئێران پشتیوانیانەکە وە بە تەواوەتی مۆرچی ئێرانیان پێوەیە ئەیدۆڕێن و هەر هێزێ مۆرچی تورکیا پێ بێ ئەیدۆڕێن بۆیە داوا لەو هێزانە ئەەکەم کە عاقڵ بن کە وریابن نەکەونە سەنگەری ئێران و تورکیا بە تەواوی کەیتر وەکو پاسدارێک یا وەکو جەندەرمەیەکیان لێبێت چونکە ئەمریکا پاشەکشە بە ئێران ئەکا دڵنیا بن لەوە ئەوە شتێکی حتمیە کە سیاسەتی ئێران جمهوری ئیسلامی ئێران و تورکیا ئەبێ پاشەکشە لە عێراق بکەن بە تایبەتی ئێران لە عێراق لە سووریا لە لوبنان لە ئەفغانستان لە زۆر شوێنیکە ئەبێ پاشەکشە بکە بچێت دواوە بۆیەکە تۆ ناتوانی خۆت بە دیوارێکی داڕزیوە هەڵبواسیت یعنی معقول نییە من ئێستا بچمەوە کوستا بم بە پیاوی ئێران بم بە پیاوی تورکیا چونکە ئەو کاتە دیوارەکە داڕزاوە بەڕاستی کە داڕزابێ تۆ بۆ چێکی ئەو کاراکەی نابێ بیکەیت بۆیە ئەبێ ئاگاداری ئەو مۆزوعانەمە با تۆزی ئەو بخۆمەوە بەلەم لێ بکەن عزیزان 26 ساڵە یەکێتی و پارتی دەسەڵاتدارن ئەمە حاڵ و ماڵەکەتانەکەی بین ئێستا یەکێتی و پارتی گلەی لە کێکن من بە شەرەفی هەموو سەرانی پارتی یەکێتی ئەڵێم بە هەموو خەڵکی کوردستانی شکێکی پارتی باوەڕ ناکەم هەیان بێ باشە ئێمە ڕاستمان کرد ئەم هەموو ساڵەکە هاوارمان کرد و نووسیمان یان ماستاوچیەکانی بەردەستان کاممان ڕاستمان کرد ئێمە دڵسۆزی گەل و نیشتیمانەکەمان بوون یان ساختەچیەکانی دەورتان ئەوانەی کە وەکو سنووقیان لێهاتۆ جا لێ سنووق هەیە ئەگەر پارەکەی تێنەکەی پاکەتەکە نایەتێ باشە بە هەزاران کە شوێن پارتی مەسعود نێچیر ئیدریس نایشیە کۆسەر چێو ئەمانە کەوتن هەر هەموو وەکو سنووق وا بوون پارەیان تێکردن و درویان بۆ کردن ئێمە لەسەر گیرفانی خۆمان هەموو شتێکمان کرد چونکە ڕاستیەکانمان وت بەرژەوەندی خۆمانمان نەویست بەڵام تەواوی ئەو کەسانەی کە دوای پارتی یەکێتی کەوتن هەمویان درۆست و ساختەچی بن بە نووسەتەوە بە شاعیرتەوە بە نازانم دار و بەردەوە
هەموو قسە و باسەکانی ئێمە دوجار دەرکەوت کە تەنانەت بە قازانجی ئێوەیژە بوو ئەگەر بەگوێتان کردینایە بە قازانجی گەلەکەشمانە بوو بە قازانجی نیشتیمانەکەشمانە بوو بەڵام ئێمەتان وە دەرنا بۆ لەبەر ئێمە لەگەڵتان دز نەبووین لەگەڵتان ئاپارەخۆر نەبووین ئێمە تەنازلمان نەکرد بۆتان ئێمە بۆتان نەچەماینەوە ئێمە پیاوی گرکن نەبووین بەڕاستی ئێمە ئاری هەرسین و ئومێدخۆشنا و سەرۆقادر و نازانم ئەو چەکل و پەکرانە نەبووین کە لە مێدیاکان یەکێتی و پارتیا ئیشەکەن ئێمە بە ئێوەمانوت مەکەن مەدزن تاڵانی مەکەن ئەم هەموو ڤێلایە داگیر مەکەن ئەم هەموو زەویە مەدزن شوێنێ لە کوردستانە بەشەرە لێ هەڵمیزێ هەمووتان داگیر کرد هەمووتان بە شەق لێسەنەوە وتمان ئەم هەموو تاڵانیە بەسە ئەم هەموو تەعدایە بەسە بەڵام ئێوە نەتان کرد معقولە لە کوردستانە وەزیری کارەبا هەڵئەسێ پەیوەندیەکە بە کۆمەڵێ لەو کەسانەی کە ئەچن ئەشیای هینەهێنن کارەباییە هێنن ئەچن لە سین گڵۆ بهێنن تەنها 2 سەعات ئیشەکە ئەیەن بە خەڵک ئەیفرۆشن مەحاویلەکانتان هەر هەمووی ناوەکەی باغەیە نازام چییە ئێوە ئاوا ئیشتان کرد هیچ شتێک نییە ئێوە نەتان کرد بێ بۆی لێی بدزن هیچ شتێک نییە لە کوردستانە لە مای ئەم 26 ساڵە ئێوە لێتان نەدزی بێت یەک کار نییە ئێسایش کە من لێرەوە بە ڕسمی ڤیدۆ جادەی پێنجێن و باشماخ ئەبینم وەکو ساڵی 91 و 92 وایە یەک زەڕە جیاوازی نەکردووە لە دوای 26 دانە ساڵ کە من چوومەتە پێنجێن و باشماخ و فڵان و فیسارەوان باتانە شەق جادەکانی هەروەکو ئەو کاتەوایە ئێوە چیتان کرد لە وڵاتی ئێمە بەس پارەتان دزی تاڵانتان کرد چی کەمەوە ئێوە بیکە هەر لە تەیەڵۆ بیارەوە هەتا ئەگاتە شەنگاڵ هەتا ئەگاتە هەموو شاهدە ئێوە لەم 26 ساڵەیە جگە لە سەرەتان و جگە لە ئایدز بۆ کورد هیچ شتێکی تر نەبوون ئێوە نیشتیمانێکتان ئازار داوە ئێوە یەک گەلتان داڕزاندەوە بەڕاستی بڕۆ بزانە سەری کوردستان کە بزان چ حاڵێکی هەیە خەڵکی کوردستان تەواوی ئەو کەسانەی سوێن بە هەرچی سوێن بەو خودایی کە هەمووتان ئەیپەرستن یەک کەس نییە پارتی بێ بۆ پارە نەبێت یەک کەس نییە چیتی بێ لە پێناوی پارە نەبێت تەواوی ئەو کەسەی دوای هێرۆکەوێ دوای جەلات تاڵەبانی کەوم دوای نازانم کۆسە ڕەسوولەکەوێ دوای هەمووی بۆ پارەیە بەڕاستی هەمووی بۆ پارەیە 100 جارم بە مەسعود بازانیە وتومە تۆ ئەحمەق تۆ ئەبێ لانی کەم بیری ئەوە کەوێتەوە کە باوکی چۆن بوو مەلام سەفا هەموو کورد دوای کەوت بوو هەموو کورد چونکە هەمووی بووە ماستاوچێتی تەنها بۆ پارە هەمووی ئاغا و دەرەبەک و تەعداکەر و ئالەم بابەتانە بوو بۆیە کە وەختی ئاش بەتاڵەکەکە 500 ماڵی لەگەڵ مایەوە لە ئێرانە هەمووی تەسیم بوو بۆ بەجاش ئێسەش بڕۆ هەموو ئەوانە هەیە من هەورامی مستشاری مەسعود بازانیە حەمە حاجی مستشاری مەسعود بازانی عزیزان بیهێنە پێشەوە حەمە حاجیەکی جاسووسی بێکەرامەتی بێ شەخسیەت کە لە گردەکە لە پاڵ شام سەفا جاسووسیەکە بۆ پارتی بۆ پاراسن ئەو بۆ بە مستشاری مەسعود بازانی چۆن مەسعود بازانی نایدۆڕێنێ عزیزان خۆ مێژوو تەزویر ناکرێ کاکەژیان تۆ مەسعود بازانی ئەوەی کە لە دەورتایە خەڵکی هەلووکە بە پارە ئیشەکە درۆت بۆکەن ئەوانە شەو تابانی ڕۆژ تا ئێوارە درۆت بۆکەن لە یەکێ لە ئینەکانی شا ئەجێرەتەوە لە کتێبەکە بەرچاوم کەوتووە شای ئێران ئەڵێ ئەمێ ئەم شەو با بڵێن سەر بەم لە مەنتیقەیەکی دەرەوەی تاران کە کاتەکە دائەنێن وەزیرەکان تەبەن ئەزانەیە کە ئەو مەنتیقەیە هەمووی خەڵکی فەقیر و داما و بێکار و بێنان و حتا کارەباشی نییە هیچی نییە هەڵ ئەسێ ئەو وەزیرە هەر ئێوارەکەی ئەچێ ئەم چراتۆڕەکان هەبوو کە شەوقی زۆر بوو هەر ماڵێ چراتۆڕێکی هاتێ ئەڵێ ئەم شەو هەمووتان بەڕیز لە باڵەکانتانە ئەم چراتۆڕەدا بنێن ئەوانیش دەمێکە چاتۆرە هەر نەبینیوە هەمویان دائەگرسێن و ئەو ناوە هەر هەمی چراخانە وەڵا شایش لەگەڵ بە چادۆری ئاوە ئەسوڵێتەوە سەیرەکە ئەو هەموو خەڵکە هەمووی ڕووناکاییە هەمووی چراتۆڕی هەیە بە شۆڕ و شەوقا ئەڵێ بەخوا برا گەلەکەم خۆشەشی ئەو نازانێت کە وەزیرەکەی چی کردووە بۆ بەیانیە وەزیرەکەی ئەچێ چراتۆڕەکانیان لێ ئەسەنێتەوە هۆ هەموو ئەو منتیقانە دیسان تاریکە بنەوە بۆیە ئەوانەی کە لە دوای کۆستەت کەوتون ئەوانەی دوای هێرۆخان کەوتون ئەوانەی دوای خانەکانی تر کەوتون ئەوانەی دوای مەسعود و ئەمانە کەوتون تەنها بۆ پارە بوو بەڕاستی ئینسان کە بە پارە دوای خەڵک کەوت کە خاوەنی بیر و باوەڕ نەبوو ئەمە لێ دەرەچێت ئەمە لێ دەرەچێت بەڕاستی بۆیە ئەوەی کە ئێمە لەم هەموو ساڵا هاوارمان کرد ئێمە ڕاستمان کرد
بەڵکو ئەو ماستاوشی و دز و درۆزدانە هەمویان درۆیان کرد هەمووتان ئەتانوێت کەرکووک دڵی کوردستانە کەرکووک قودسی کوردستانە بەڵام ئێوە وێرانتان کرد کەرکووک هەڕاشتان کرد ئێمەی شاعیران و نووسەران سەدان ساڵە ئەڵێن خوایە وەتەن ئاواکەی هاتی ئێوە ئەوەشتان وێران کرد نەتان هێشت باشە باوەڕتان نەبێ زۆربەی جادەکانی کوردستان ئینی زمانی حیزبی بەعسە کە هێشێک خۆی ماوەتەوە یان خراپ بووە ئێوە هیچتان نەکرد کەرکووک کە ئەتانوو قودس و ئەوەیە من طبعا زۆر هەواڵم بۆ هاتووە بەڵام لەم لایفەیە من ناتوانم هەموو شتێ باس بکەم تەنها بە کورتی باس بکەم بابەتم ماوە جادەیەکەیە لە کەرکووک بە ناوی قودس هەموو دکتۆرەکان مهندیسەکان دەوڵەمەندەکان هەمووی لەوێژی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاسایشی پارتی ئەچوون شەوانە جلی مغاویریان لەبەرە کرد بە سیلاحەکەەوە عەلەسا بەدوای تۆریستە هاگەڕێن خۆیان خستە ناو ماڵەکانیان و دەی ڕاکە و ئەوە تۆریستی لێ ئالەم بابەتانە هەموو خێزانەکان خستە ناو ژوورێکەوە اینجا ئاچوون کەنتۆرە گەڕان بۆ فێگەڕان ئەمە ئەوە گەڕان پارە ئاڵتون چی هەبووە هەمویان ئەدزی لە یەکیشیان و ئەچوونە دەرەوە ئێوە ئاوا بوون لە کەرکووکاکەشێن ئێوە ئەمەتان کرد لە کەرکووک تۆ هاتووی لە کەرکووکا بە دێژایی ئەم هەموو ساڵە ئەمانتان کردووە ئێوە مناڵتان ڕفاند ئێوە ژنتان کوشت مناڵتان ئەرفان بە پارە ئەتاناوە بە ساحەبەکەی ئێوە ژنتانە کوشت دەبەرەوەی کە لەگەڵتانە سێکسی ناکرد کاکە من لە بیری میە ئەندام کومیتەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان شەو کە لە کومیتەکەی دەوامی ئەکرد مەلەفەکەم لە پەڵتاکە باس کرد لەگەڵ خۆشیان قسەم کرد دوای تەقیان لێک دوای هاتە خارجیش باشە کوڕەکە ئەندام کۆمیتەیە دەوامەکە سێدانە پارتی ئەشنە سەر ژنەکەی هەر بە زۆر تعدای لێکن بە کامێرش ئەیگرن بە ڤیدۆ باشە ئەمیان لەگەڵا کرد لە دواییشە بە ناوی ترۆرەوە مێردەکانیە بە دادگا کابرایەکی عەرەب کە لەوێ زابتە بێ فریای کەیسەکە کەوت کابرای ئازاد کرد لە دواییشە تەقیان لێ کرد دوسێ فشێکی بەرکەوت ئیتر لە گەشتەکەی هەسە هاتن بۆ خاریج ئێوە ژنی کوردتان ئاوا لە گرێکێتی و پارتی ئێوە عەرزە نەما لە کەرکووکا داگیری نەکەن 15 ساڵی ڕەبەقە خەڵکی کەرکووک بەدەست ئێوە بوون بە فیلمی هیندی خەڵکی کەرکووک بەدەست ئێوە وێران بوون ئەوەی ئێوە بە کەرکووکتان کردووە وەڵڵه مەگەر بەعس کرد بێتی باشە ئەوەی ئێوەی یەکێتی پارتی بە خەڵکی ئەو کەرکووکتان کردووە ئەوەی خەڵکی کەرکووکی شەرافەتمەند بێ ئەزانێ ئەم قسەی من هەر هەمی ڕاستە شوێنەکەی بە ناوی تۆرانیە نەفتچی ئاوچی ئەمانە کە هەموویان خاوەن مڵک بوون هەموو ئەمانە داڵماڕان لە مڵکەکانی خۆیان هەموویان کوشتن عەزیزان هەموویان لەناو بردن هەموویان داگیرکردن ئەمانە ئاسایشی پارتی لەگەڕەشی فەیلە مەسەلەن مەسئولێکی ئاهاتە دەرەوە لەو گەڕەکەیە 1000 دانە خوێڕی و چەقۆکێش بە چەکەوە دوای ئەکەوت ئەماسا چاودێری ئەماکەن کە ئێستا ئەو حاڵەکەی کەرکووکە لەو کەرکووکەیە یەک مەسیحیتیان نەما عەزیزان هەر ئەمی ڕای کرد لە داخی یەکێتی و پارتی باشە کاکە گەڕەکەکانی نازام عەرەقەیە تەپەیە چییە ئەمانە هەمووی خۆ مەسیحی بوون ئەمەنیان دەستێژی کردە سەری سەیان هەر هەمووی چۆڵیان کرد کەرکووکیان بەجێ هەرمیان ڕایان کرد ئەم یەکێتی و پارتیانە لەو کەرکووکە بە پۆل ئەیان ئەچون بۆ چێشخانە با بە چێشخانە ئەی هاوار لە چێشخانیان نەخوا بەجێ 20 نەفەر یعنی ئێمە پاڕە ناین وەکو شەقاوە یەک فرسیان نایە بە خاوەن چێشخانەکە کابراش نەیوێرا قسە بکە 20 دانەکە لەگەڵ مەسئولێکی خێڕی پارتی گێتیە ئەچون 20 نەفەر کەبابیان نەخوار پارەیان نایە بە مەطعەمەکە پارەیان نایە بە کەبابخانەکە بەڵام حەپەدووشیانە کرد و ئاڕۆشن کەسی نەیوێرا قسە بکە باشە کاکە کۆمەڵێ لە هەرە من سەفەری پێشوتم وتم لەبەر سینەماکانی سیروانە لە قەڵای هەولێرە لە نازان کوێکوێیە کە سەردەمانی خوێڕی هەبووم ئێستا یەک خوێڕیتیان نەماوە تەواوی خوێڕیەکان دوای مەسئولەکانی پارتی و یەکێتی کەوتون تەواوی مەسئولەکان تەواوی خوێڕیەکانی کوردستان چەقۆکێش شەلاتی هەتی و باس مناڕفێن تعداکەن لە ئابڕووی خەڵک هەموو ئەمانە دوای مەسئولەکان کەوتن باشە یەک خوێر یەک مەسئول نییە کۆمەڵی خوێڕی لە دەور نەبێت باشە یەک پیاوی محتەرەم لە ناوی یەکێتی و پارتیا جێگەی نابێتەوە یەک ئینسانی شەریف و خاوەن ئابڕوو ناتوانێت لەگەڵ ئەمانە تەعامل کات و لەگەڵ نابمێنێتەوە تەنها تۆ ئەبێ خوێڕی بی لەگەڵیان نابیت ئەبێ پیاو کوش بیت پێشمەرگەیە 15 ڕۆژ نۆکەلاتی بۆ باخەکەی فڵانە مەسئولەکە 15 ڕۆژ ئەبێ پێشمەرگ پێشمەرگەیە ژنی مەسئولەکە لێ ئابڕۆ سڵقم بۆ بێنە ئابڵۆ کەوەر و تەڕەتیزم بۆ بێنە تەواو پێشمەرگەیە یا قەشمەرە وەختی خۆی لە کوردستانە لە سێمانە زەمیلە هەبوو من بیرم نایە بەڵام بیستومە زەمیلە هەبوو لە بەلەدیەکەیە کۆمەڵێک گەنج و مناڵ و ئەوانە هەبوون زەمیلەیەکیان پێ بوو تۆش ئەچی شت ئەکڕی ئەچی بانگ دەکەی ئەدوو وەرە زەحمە نەبێ بە مناڵەکە پارەیەکت ئایە شتەکانی هێنایە بۆ ماڵەوە بۆیە بریتەوە بۆ ماڵەوە شتەکان لە سەدەمانە ئەوە باو بووە ئێستا پێشمەرگە بۆ بە زەمیلەی ئەم کۆمەڵە مەسئولانە کاکە
والله عزیزان هەرچی گەنجی ئەسڵی ئەو کەرکووکە هەیە هەمووی ڕای کرد هەمووی هابوو ئەوروپا باشە لە داخی سەرانی پارتیۆچێتی عیرفان کەرکووچیەک هەیە کوڕەکەی دووسێ کەسی کوشتووە تاوەکو ئێستا سەدام لە دولای دزیوە والله عزیزان ناوی زەلام لە لایەکەیشێتیە چاقۆکەشێکێتیە نزیکەی 40-50 نەفەری کوشتووە تەنها بە لە پێناوی پارەیە تا بۆ کۆسەتێک کوژێ بۆ کێیە کوژێ من نازانم بەڕاستی بۆ فلان ئەو من نازانم بەڵام هەڕێمی ئاوایە ئەوەی کە ئەوانە بەشاری ئەو کەرکووکەیان کردووە والله مەگەر بە ئەسپەی کردبێ عزیزان ئێوە چیتان کرد بۆ کەرکووکەی لە ماوەی 15 ساڵی ڕەبەقە کەرکووک بەدەست ئێوەیە سەرانی یەکێتی و پارتی ئەگەر ئێوە شەرافەتمەند بوونایە ئەبوایە ئێستا خەڵکی کەرکوو ئەمەندە ئەو خاکی خۆیان خۆش بووستایە لانەکەم بیوتایە بەڕاستی دەسڵاتی کوردی دەسڵاتێکی جوان بوو بەڕاستی پارتی جوان بوو بەڕاستی یەکێتی جوان بوو بەڕاستی توانە ئێمە بپارێزن گەنجەکانمان بپارێزن ئاوڕمان پارێزن نەدزن نەکوژن نەچن هەمووتان کوش کاکەیان خوێڕیەکە بوو هینی پارتی نازانم کێ سەرحەدیان پێوە سەرحەد نازانم کێیە عزیزان ئەو فشەکەرە 15 ساڵە لەو کەرکووکە خەڵکی دزی و تاڵانیە هەردەقا ئەولا بریندار بوو برینداریش ناو هەمیشی درۆ بە حەیاتی یەکگول لە بەلایەن نەڕی ئەم ساختە چییە باشە کاکە ئەشوو شەڕیە کرد ئەوە لە دوورەوە ئەوە تەقەیە کرد و بە کامێرەی ڤیدیۆ ئەیان کرد و بڵاویانە کردو هەر کرد لە شەڕەکەی هینە هەیە کاتی ئەوە تێتەوە بە کامێرەی ڤیدیۆ خەڵکی ڕەسم گرتن بیکا بە شەڕەکەی وەکو خۆ لە چەخ ماخساس ئیتر ئێوە ئەمە بوون لە کەرکووکە کاکە ئێوە کەرکووکتان شێوان خەڵکی کەرکووک هیچ یادەوەریەک یا هیچ یادگاریەکی خۆشی لەگەڵ پارتیۆشێتیان نییە باوکم بڕواتانە بێ عزیزان بەدەیان گەنجی کەرکووشی پەیوەندیان بەم ئارام ئەحمەدەوە کردووە ئەمەنە مەلەفیان بۆ نردوم لەسەر تاوان جەریمە خیانەت فراندنی ژن تعداکردن لە شەرەف و کەرامەتی خەڵکی مناڵڕفاندن شەقەڵدان لە خەڵک بێ حرمەتی یان بەسەر ماڵی خەڵکە ئەوەی ئەمانە کردویانە والله بەحسیش نەیکردو باشە کاکە ئێوە چیتان کردووە زەحمەت نەبێ ئەزانم ئەم قسانەی منتان پێ ناخۆشە دز و جەردەکان بەڵام ئێوە دز و جەردن من ئەڵێم دز و جەردن ئێوە خائینن من دەڵێم خائینن ئێوە ئابڕووتان نییە من دەڵێم ئابڕووتان نییە من لەگەڵ وجدانی خۆم لەگەڵ خودای خۆمە سەرڕاستم من درۆ بۆ باوکیشم ناکەم شکە پەژەوەندیم لێ لە حەقەتە من بە پارە قەڵەمەکەم نافرۆشم ئەم قەڵەمە نایان بە هەموو بنەماڵی بارزانی کە بای 2 ئیرۆژ نابێت باشە بەڵام ئەوەی ئێوە کردان لە کەرکووکە لە کوردستانە لە دنیایان نەکراوە بەڕاستی لەبەرەوە لە ڕووتان نەیە بڵێن کەرکووک قودسی کوردستانە شەرمکەن بڵێن کەرکووک دڵی کوردستانە ئێوە نەکەرکووک ڕۆحی کەرکووکیشتان فرۆشتووە ئێوە گەنجەکەیتان فرۆشت ژن و مناڵیتان فرۆشت ئێوە باشە ئەو مەسعود بازانی جامانە سوورە کە تا ئێرەی بە خوێنی خەڵک سوورە ئەو مەسعودایی وت ئێزیدیەکان کوردی ڕەسەنن باشە جا ئەو مەسعودە ئەو نەساختەشی عیزان کە ئەڵێ بە گۆڕی باوکم ئەو یانی درۆکە هەر کاتێ مەسعودی بە گۆڕی بابم ئەو یانی درۆکات باشە کاکە ئەوە لەوە تەکید بن مەسعود بازانی و قاعدەیەتی لەبەرەوە کە سوێنی بە گۆڕی باشی خوارد بزان کە درۆکە ئەیوە هەموو ئێزیدیەکان هەر هەموو ئەمانە کوردی ڕەسەن لە دوایش هەرێمانی فرۆشت و هەرێمانی هەڕاست کرد باشە کاکە لەبەر ئەوە یەکێتی و پارتیەکان ئێشەشی لەگەڵا بێ کە ئێوە ئەڵێن ئارا مەحمۆد سەگبا بوو ئارا مەحمۆد جوێنەیە و ئارا مەحمۆد ئەوواکە بەڵام ڕۆژگار دەریخست مێژوو دەریخست کە ئێمە ڕاستمان کرد ئێوەی دز و درۆزن ئێوەی خائین ئێوەی مافیا کۆمەلگا ئێمەتان بەم دەردەبرد لە دوایشە خۆتان باجەکەی ئەدەن چونکە بە درێژایی مێژوو هەموو دیکتاتۆرەکانی سەر ئەم جێتیە باجەکەیان داوە بە ناڕەحەتترین یان ناخۆشترین تراژیدیا کۆتایتان پێ هاتووە بۆیە ئێستا ئاوا ڕسوا بوون باشە شکە نە پارە ئەوە ئاهێنێ نە ڤێلا ئەوە ئاهێنێ هیچ شتێک لەم دنیای ئەوە ناهێنێ بەڕاستی هەر ئینسانێک لەم دنیایە یەک پاروی دزی و جەدەیی و ئەوانە هاتە سەر سفرەکەی دەستی لێ بشۆ بەڕاستی بەڵام ئێوە هیچ شتێکتان نییە هینی دزی نەبێ دەسەڵاتم هەبێت لە کوردستانە بێم سەرانی پارتیۆشێتی دابنم بڵێم من چیتان دزیوە بمانەنەوە چیتان هی خۆتانە بۆ خۆتان بڕواتانە بێ دەرپێ کوتەکەشان ئەبێ داکەنن باشە ئەبێ خۆتان ژنتان کشتان کوتان بەڕووتی وەک ئەو ڕۆژەی کە لە دایک بوون ئاوا وڵات بەجێ بێڵن چونکە یەک شتان نییە ئەوەی خۆتان بێ نەتانتوانیوە 1 دینار پێیاکەن بە شەرەفەوە بۆ خۆتان بیخۆن بۆیە ئەبێ ئێستا ئاوا باجەکەی بدەن و لە دەست ڕزگارتان نابێت ئاخر بابەت کە بۆ ئێوەی باسەکەم بابەتێکی خۆشە اینجا گوێم بۆ بگرن زۆر جاران خەڵگەڵێ باشە تۆ لە ئەوروپای بۆچی دژی دەسەڵات قساکەیت
ئەگەر پیاوی ئەمان زۆر پیا زۆر بەبێ مەزان ئەزانی عزیزان پیا ئەگەر پیاوی وەرەوە بۆ کوردستان بۆچی مەسعود بارزانیش پیاوە ها والله ئەگەر مەسعود بارزانی ئەگەر سەرانی پارتێکی پیاو بن من هەر پیاو نابم لەم دەقەیەوە ڕێک ئەچم هەویەکەم ئاوا سڕمەوە لێ ئەنووسم ئەیکەم بە مؤنەس هەر نابێ پیاو بن بەڕاستی ئەگەر ئەوانە پیاو بن باش ئەگەر ئەوانە پیاو بن من هەر بە حاتی پیاو نابم با باش ڕاستی بزان پیاوی چی کاتێ من دژی دەسەڵات بووم ئێوە لە چۆ بوون زەحمەت نەبێ ئێوە لە چۆ بوون ئەوانەی کە بەم نەڵێ ئارام ئەحمەد بۆ نایتەوە ئەگەر پیاوی وەرەوە ئەگەر پیاوی لێرەوە قسەکە ئێوە لە چۆ بوون ئەوە زەحمەتانە مێژوو بە هیچ کەسێک تەزوین ناکرێ ئازادی قسەکردن ڕەخنەی تون شکاندنی هەموو هێڵە سوورەکانی بنەماڵەی بارزانی ئارام ئەحمەد شکاندوێتی سەرقافڵە بوون لە مێژووی 30 ساڵی ڕابردووە دژی سەرانی پارتی وێشێتی بنەماڵەی بارزانی ئەوانە وایان لە خۆیان کردبوو یەک بەشە نێرە فزە بەرامبەریان بکات بەڵام من وام کردو ئێسا هەموو مناڵانی کوردستان پێیان ڕابێرن خەڵک قەشمەریان پێیەکە خەڵک ئیهانەیان پێیەکە هەموو شتێکی بەرامبەرەکەن من وام لێکردن فەیسبوک نەبوو پاڵتاک نەبوو هەتا تەلەفۆنی دەستیش نەبوو لە کوردستانە کە ئێمە شەڵمان لەگەڵ پارتیەکێتیان ڕاگەیاندبوو کە ئێمە هەموو هێڵە سوورەکانمان خستبوو شێت پێمان هەموومان تریساندەوە وتمان هیچ شتێک مقەدەس نییە تەنها ئینسان نەبێ ئێوەش ئینسان نین لە شەقام و کۆڵانەکانی سێمانە دەستمان پێکرد نەک لە ئەوروپا و لێرەوە دابنیشنەوە کارە بکەین ئەوانە ڕاستین لەسەر و ئەمەشەوە سەدان هەزار کوردی ڕۆژهەڵا باشووری کوردستان لەم ئەوروپایە لە ئەمریکا هەن لە سانەوەی هەمووی موچەخۆری پارتی وێشێتیە هەمووی بندیوارە تەنها گروپێکی کەم چەند کەسی لە ئەوروپا دیفاعمان لە ئاوات و ئامانجەکانی گەلەکەمان کردووە ئەمە خراپە ئەمە خراپە بەڕاستی ئایا منیش لە ئەوروپا لە ماوەی ئەم 25 ساڵەیە نۆکەری پارتی وێشێتی بوومایە و پارەم وەرکردایە و گەنەخۆری بووم کردایە یان ئەوەی کە ئەوانم ڕسوا کرد لە ئاسی دنیاە سەردەمانێ کە من دژی پارتی وێشێتی بووم هەموو کورد یەکێتی و پارتی بوو بۆ ئاگاداریتان باشە لەم هۆڵەندایە ئەچوومە هەر کۆڕێکەوە دەریانەکردم چونکە تەواوی ئەوانە ئێسش گۆڕانن هەمووی پارتی وێشێتی بوو ئەچوومە هەر کۆڵە تێکمەدا ئاژاوم ئەنایە بە تەنها خۆم باشە ئاوە ئەیان گرتم بە حەوا شتێک و 2000 ژیان بەدای خوشمەدا ئەیان کردمە خوار و یان بڕۆ خۆ حافیزی بێ شخصمە ناو لیفتەکەەوە ناو مەسعەدەکەەوە یان بڕۆ باشە هەموو کورد پارتی وێشێتی بوو تەنها خۆم بوو یەک کەسم لەگەڵانە بوو بۆ شارەزایدا باشە لەسەر و هەموو ئەمەشەوە بابا من لە ئەوروپاژی ماڵم هەیە هەموو شتێکم هەیە باشە کاکەم هەموو شتێک ژیانم هەیە باشە عەزیزان کارەبان بە حیاتی نابڕێ ئاوم بە حیاتی نابڕێت باشە کاکە هەموو شتێکم هەیە لەمە ئازادی ئەسەن ئەو نەم ئازادی هەیە نازانم چی لێ بکەم هەموو شتێک لای من ئارامە هەموو شتێک بەڵام لە ماوەی ئەم 23 ساڵەیە کە لە ئەوروپا بووم هەموو ژیانی خۆم داناوە بۆ دژایەتی پارتی وێشێتی بۆ دیفاع لە خەڵکی کوردستان ئەمە خراپە یا باشە ئەی چۆن باشە ئەگەر منیش گەنەخۆر بوومایە دوای پارتی وێشێتی کەوتمایە بیپیان بوتمایە لیوە ئارام ئەحمەد خۆم خانشین کردایە بە لیوە خۆ پیانتون کاکەژێن کەوەرە بە لیوە خانشین دەکەین پارەیشە عینێ بە لیوە و عەرزە و هەر هەموو شتێ خۆکو شاعیش ئەمتوانی وەری بگرم بەلیوا تەقاعد بوومایەوە باشتر بووایەوە وەکو سەق دیفاعم لە پارتی وێشێتی بکردایە یان ئەوەی کە لەم 20 ساڵا کردم کە هەمووتان هەموو ئەوانم وانەکە کە دژی پارتی وێشێتی قسە بکەن من کە لە ئەوروپا هەموو شتێکم هەیە دژی پارتی وێشێتیشم تۆ لە کوردستان نانت نییە ئازادیت نییە ئاوت نییە کارەبات نییە جادەی پاک نییە هیچ شتێکی نییە باشە کاکە تۆ بۆ قسە ناکەی زەحمە لەبێ لە کوردستانە ئێستا پێشی ناخۆشە من قساکەم لە ئەوروپاوە خۆم لەسەر مافەکانی تۆ قساکەم من هەموو شتێکم هەیە هێشتا خوێنی خۆم لە کاسە کردووە تۆ لە کوردستان ئەچەوسیتەوە هیچیشی نییە پێشی ناخۆشە قسە پارتی وێشێتی ئەڵێم ئەڵێ بۆ نایتەوە بۆ کوردستان لێرە قسە بکەیت ئەی خۆ بە لەوێ قسە ناکەی زەحمە لەبێ زەلام هەیە ئەڵێ ئارام ئەحمەد قسە مەکە گەر پیاوی وەرەوە بۆ کوردستان ئەیشمە لاپەڕەکەی خۆیەوە خەڵکی دۆڵمە خواردنە یەک وشەیان دژی پارتی وێشێتی کە تۆ ساختە چیت کەواتە بۆیەوە هەڵێت چکە وەکو وتم من خاوەنی هەموو ئەو شتانم کە لە ئەوروپا هەمە باشە بەڵام تۆ خاوەنی هیچی نیت ئەبێت تۆ تێکۆشانکەی لە کوردستانە چکە تۆ کارەبا نییە وەکو وتم ئاوت نییە ژیانت نییە ئازادی نییە موچۆ نییە هیچ شتێک نییە ئەرکی تۆیە کە تێکۆشانکەی
تا ئەرکی من نییە شکە من هەموو شتێکم هەیە بەڵام ئێستا ئەرکەکەم گۆڕێتەوە لەگەڵ تۆیە من ئەوانە بۆ ڕسواکەم بۆم تڕۆ کردویت وام کردووە کە ئێستا وەکو پێ دەڵێم من لە بەس سەرای سلێمانیە لای حسێن بەفرین ئەوەسام دژی پادێژێتی قسەمەکرد ئەو کاتە هەموو سلێمانی ئیشێتی بوو هەموو سلێمانی سەوزیە کردەوە باشە کاکە ئێستا ئەیبینی زۆربەی زۆری خەڵک دژی پاتیەکێتیە چێ وای کرد زەحمەت نەبێ ئێمە وامان کرد باشە کاکە ئەمە ڕاستیە ئێمە ژیانی ئەوروپامان لە خۆمان کردو بە دۆزەخ لە پێناوی خەڵکی کوردستانە ڕەخنە لە منەگەن عەزیزان ئەڵێن چی تخوا تۆ سەری ئەو ڕەخنەیەکە ڕەخنەیەکیان کردووە ئەڵێ ئارام ئەحمەد ئیجازەی سایقی نییە بەد بێتە خوارەوە بوو بۆ ڕەخنە ها ئارام ئیجازەی سایقی نییە بۆ مەسعود بازانی ئیجازەی سایقی هەیە جەناب ها هەیەتی ئەو ڕۆژە بینی مەسعود بازانی لە تەلەڤیزیۆن قسەی بۆ ئەحمەقەکانی دەورێ کرد ئەیوت بەڕاستی هەموو ئاواتم ئەوە بوو کە بتوانم سواری کەرێ بم بەڵام ئێسێشی لەگەڵای بە نەمتوانی سوار بم نەمتوانی خاردم هەر کە سوار دەبم گەشتە دەیخستمە خوارەوە تۆ سەرۆکی هەرێمە کۆنەکە نەیتوانی وە سواری گوێ درێژێ بێ باشە ئێستا لێ ئارام ئەحمە وەڵای کاک ئارام ئەحمە ئیجازەی نییە ها کاکە جا تو شەرەفی ئەو بۆ بەکێشە ها ئەوە مۆزوعیەوە یعنی ئارام ئەحمە لە مێژوویە هیچ خراپەیەکی نییە تەنها ئیجازەی نییە ئەمەتان لێوە بەکێشە ها هەڵای خۆشە هاتی پارتیژێتی ئەوەی داغان کردووە ئێوە مشێکتان ئیجازەکەی منە وەڵای ئارام ئەحمە ئیجازەی ناتوانێت سایە لێ خوڕێ وەڵای ئەوەشتان درۆیە بە شەرەف وەڵای ئیجازەشم هەیە ئەراوان ئاوات ببین ئەها ئێن ئاڵاکەشی پێوەیە باڕای ئەوەشتان پیشان بەما جوان ببین ئەوەی ئیجازەکە یعنی هیچتان پێ نییە ئەمە نەبێ بەر بێتە خوارەوە ئیجازەی من بۆ بە مۆزوعی ئێوە لە فەیسبووکە وەڵای ئارام ئەحمە ئیجازەی نییە تۆ پارتیژێتی یەک عەمودی تێبڕی مردوو مرێ تۆ جارێ بڕۆ عەمودەکە دەربێنە بەددان اینجا وەرە باسی ئارام ئەحمەکە باشە هیچتان لەسەر ئارام ئەحمە پێ نییە کاکە تێگەیت ڕابوونێکەیە سیناریۆیەکی ساز کرد لە پەرلەمانەکەی کەرکووک لە پەرلەمانەکەی هەولێرە بە درۆ هەسا لە هۆڵەکە چووە دەرەوە کۆبڵێ مایکرۆفۆن و قسەی کرد و بۆچی ژوایان کرد لە پەرلەمانە عەزیزە باوەتەمە باس کرد لەبیر نەچۆتەوە تەمان ڕابوون ساختەچی بوو ڕۆڵێکی خراپی جێڕا لە پەرلەماندانیش هاتە دەرەوە لەبەردەم میدیاکانە کۆمەڵی قسەی کرد پەلامار درا و کێشەکە دروست بوو ئیتر ئەو مۆزوع ئەوای لێ هات پەرلەمان چواردەوری ژیرا لەیانی پارتیەکانەوە هەموو کورد بیری چووە کە مەسعود چی لێ هات مەسعود چۆن ڕسوا بوو مەسعود چۆن وازی هێنا کەس باسی ئەمەی نەکرد هەمووی بوو بە پەرلەمان ئەرە وەڵا پەلاماری فڵانیاندا ئەرە وەڵا ئەمە ئاوای لێ هات وەڵا پەرلەمانەکان ئەوەتان لەناو پەرلەمانە هەمووی چوادەریان ناون ئەرە وەڵا بە چەقۆت هێڵاوە چوون بۆ پەرلەمان بۆ خۆی هەستا ئەم ساختەچیانە یەک سیناریۆیان دروست کرد لە پەرلەمانە خەڵکی کوردستان هەمووی سەرنجی چوو بۆ ناو پەرلەمان و بۆ کێشەی پەرلەمان و بۆ نازانم لێدان لەمولە و بیریان چووە کە مەسعود بازانی چۆن ڕسوا بوو با بەوە سیناریۆی پارتی بوو براشینم پێویست ناکە خۆتان ماندوو بکەن سیناریۆیەکی گاڵتە جاڕانە پارتی کردی بۆ ئەوەی سەرنجی خەڵکی کوردستان ڕابکێشن لای برن لەسەر ڕسوابوونەکەی مەسعود بازانی و دەست لە کاکێشانەوەکەی مەسعود بازانی بۆیە بردیان بۆ پەرلەمان و ئەلەم بابەتانە دوایش هیچیش نەبوو لە ئاسین نە کەسی یەک پیتکەی بەرکەوت بوو نە کەس شەقیشی خوارد بوو نە هیچ خۆتان بکەن بە قال من کەچی لەسەر من ئەنووسێ ئەڵێ ئەگەر پیاوان وەرەوە لێرە قسە بکەن ئێسەیشی لەگەڵا بێ کە ئەوانە قساکەن ئەڵێن مەرحوم مەدام سەفا عەزیزم ئێسەیش وا ئەڵێن جا وەڵای کاکە ئەگەر منش بڵێم ڕەحمەتی مەدام سەفا وەڵای باوکم لە سێمانی بۆ خۆم پیاسەیەکەم بۆیە لێرەوە پێتان دەڵێم عەزیزان هەر کەسێ ئیتر گۆڕانە هەر کەسێکەیە ئەگەر دژی پارتی قسەی کرد بە تەنها باسی پارتی کرد و پارتی ئەمە و پارتی ئەوەیە بڕوای پێمەکەن دژایەتی پارتی یعنی لێدان لە بنەماڵی بارزانی یعنی ڕسواکردنی مەسعود بازانی ئەگەر ڕابوونەکان پیاون بڵێ مەدام سەفا خائینە ئەگەر شەرەفی هەیە بڵێ مەسعود دز و جەردە و خائینە ئەگەر پیاوە بڵێ مەدام سەفای گۆڕ بە گۆڕ ئەگەر پیاوە بڵێ بنەماڵی بازانی هیچ و پوچن بزان ئەوێرە بە حیاتی قەت نایێرە قسانە بکات باشە بەس ئەڵێ پارتی ئەوەیە و دز و پارتی وا و پارتی وا ئەمە بە حیاتی نایێرێ کە باسی مەدام سەفاکە ئەڵێم ڕەحمەتی مەدام سەفا
باشە کاکە چکە ئەمانە درۆکن لە واقع منیش ئەگەر وەکو ئێوە داکە قسەم کە بڵێم ڕەحمەتی مەلام سەفا ئێوەڵا کاکە گیان پارتی هیچ کەشی لەگەڵ منە نابێت کاکەژیان بڵێم بەڕێز کاک مەسعود بارزانی و ڕەحمەتی مەلام سەفا و جوانەمەرگ کاک ئیدریس بارزانی و ئێوەڵای کاکەژیان منیش ئێمە بۆ هەولێر بۆ خۆم پیاسەیەکەم وەچوو بە سلێمانی پیاسەیەکەم و بم بە چوار خوێڕی وەکو ئێوە و تێک ئەمە لەوەش بەدەرکاکە تۆکان ئێوە هیچ نین ئێوە بە بۆنەی گۆڕانەوە کورسیتان دزیوە کاکە ئەو کورسیە دەنگی ئێمەیە دەنگی تۆ نییە تۆ 20 دەنگت ناهێنا 20 دەنگ تۆ چیت 20 دەنگی ناهێنا تۆ بە ناوی گۆڕانەوە دەنگی پێدراوە نەک ئەوە کە هێنی خۆت بی من ئێستا خۆم بەبێ گۆڕان بێش کەسێ چین بێ کورسی هێنم لە کوردستانە بەس ئێوە هیچ نین بەڕاستی ئێوە ئەو پیاوە نین ئێوە لە ئەوروپاوە هاتن دوو قسەتان کرد چوونەوە کوردستان بوون بە ئەندام پەرلەمان باشە حەسانەتان وەرگرتووە کەس ناتوانێت قسەتان پێ بڵێ بتانە بە دادگا بە ئارەزوی خۆتان چوار قسەی قۆڕەکەن پارتی و مارتیوانە خۆتانەکەن بە قارەمان ئەگەر پیاوی دوو قسە مەلام سەفا بڵێ ئەگەر پیاوی دوو قسە مەسعود بارزانی بڵێ ئەگەر پیاوی بڵێ مەسعود بارزانێکی سەرسەری چییە دامی شەخصا وەکو من قسەکەی پیاوی بزانم ئەتوانی نا بەم قسانەی من ئەڵێ نابابە عیبە ئەوە گوێنە ئەگەر بڵێ مەسعود دزە یا مەسعود سەرسەریە ئەوە گوێنە وەڵا سەرسەریە مەسعود بارزانی چونکە سەدەر عوسمانی ڕفاند و کوشتی سەرسەری پیاوکوژە بەڵام تۆ قەت نایەری ئەو قسانە بکەیت باشە چونکە ئەگەر ئەو قسانە منە ئیکەم تۆ نایەری بیکەی بۆیە ئەڵێ وەڵا ئارام محمەد جوێنەیە ئەگەنا من جوێن نادەم ئەوە حەقیقەتە کاکەم کابرا بۆ نمونە کاچەڵ ئەڵێم کاچەڵە باشە تەواو دزە ئەڵێم دزە بەڵام ئێوە قەت نایەن ئەو قسانە بکەن ئێوە ماستاو چین بە مەنای کەلیمە بۆیە ئەبێ لەوە تێبگەن کە وەکو ئێمەتان پێ ناکرێت منیش ئەمتوانی ملی خۆم حیسکەم وەکو ئێوە بە ڕەحمەتی مەلام سەفا و بەڕێز کاک مەسعود و بەڕێز کاک کۆستت و هێرۆ خان و ئەو کاتێش بەڕێز مام جەلال گیان کاتی خۆی کەما بوو ئاوا ئەهاتمەوە بۆ کوردستان ئەبووم بە ئەندام پەرلەمانشم بۆ هەولێر و بۆ خۆم شوقەم وەرەگرت و پارەم وەرەگرت و بۆ خۆم ئەم خوارد و خەریکی شانی خۆم قسە جاجایش ئەم وڵا پارتی دزە وڵاوە خائینە وڵا ئەمە وای کرد ئەو قسە قۆڕانیشم ئەکرد لە حەقیقەتە باش نییە بەڵام من بۆچی ئەوانە ناکەم چونکە من هەدەفم پارە و ئەم ئەسڵ باوەڕتان نەبێ عەزیزان پێم عیبە ئەندام پەرلەمان بم چونکە هەستەکەم ئەندام پەرلەمانی لە ئاستی شانی منە نییە لە ڕاستیە ئەندام پەرلەمانی چییە باوکم بە گۆڕی کاک نەوشوان پێم عیبە وەزیر بم باش بیزانم هەر پێم عیبە وەزیر بم چونکە هەستەکەم وەزیری لە شانی من کەم ئەکاتەوە وەزیری چێ پەرلەمانی چێ سەرلەبەری خەڵکی دزی و پارەکۆکردنەوەیە کاکە کامەیە وەزیر و وەزارەت و پەرلەمان و ئەلم بابەتانەکە هەر پێم عیبە ئەسڵەن من ئاسا من شخصیتێکم خۆم بە سوو گەزان بم بە ئەندام پەرلەمان لەگەڵ حرمەتم بۆ کۆمەڵی ئەندام پەرلەمانی محتەرم و باش ئاسان پێم شەرمە ببم بە وەزیر چکە وەزیری لە ئاسی پێڵاوەکانیشمان نابینم کاکەژێن ئەوانەی ئەشێنە ئەو سیستەمەوە لە 100 نەفەر 80 نەفەری بۆ پارەکۆکردنەوە ئاچن بۆ دزی ئەچن نەک بۆ شتێکی تر لە ئەوروپاشە خۆتان بۆ بەخێو ناکرێت بۆیە ئەبن بۆ شتان بۆی پارە پێیاکەن لەبەرە بێت دەمتان دابخەن ئێوە شایانی ئەوە نین بەرامبەر بە ئێمە ڕابۆسن ئێمە قسە بکەن و خۆتانکەن بە قارەمان دڵنیایش بن ڕۆژێ دادێ یەینەوە بۆ کوردستان کە ئەوەی نەماوە لەوێش قسەکانی خۆمانەکەینەوە سەر لە نوێ لێرەش هەر بەم زمانە قسەکەین من نایەمەوە سێمانی بڵێم مەرحوم مەلام سەفا شتی وا ناڵێم ئەڵێم مەلام سەفا خائینە کوردی فرۆشتووە ئەگەر پیاوی تۆش وەرە بێبێ بەس نایەری بێ یەک دوو شتێکەتان بۆ ژێڕمەوە کۆتایی پێێنم عەزیزان لەسەر مەسەلەی جوێن و مەسائلی ئازادی و ئەلەم بابەتانە ڕۆژێ من پێم وایە لەسەر ئازادی قسەکردن و ئازادی سیاسی نابێت کەس بکوژێت نابێت کەس ئازار بدرێت بەڕاستی گروپێ پێشمەرگە ڕۆژێ ئەچن بۆ لای مام جەلال ئەڵێ ئەڵێم مامە زەلامێکمان گرتووە ئەڵێ پشن بێن بۆچی گرتووتانە ئەڵێ وەڵا جوێنی بە تۆیاوە ئەڵێ جوێنی چییە بەم وەڵای پێویستوی سەگباب ئەژ لە بڕم بۆم بانکە وەڵا کابرا بانکە بۆ لای مام جەلال ئەڵێ بۆچی بەگەڵی سەگباب وەڵا خۆ سەگبابی بڕۆ خۆحافیزی بدەی ئەها یەکێتیەکان ڕەسی مام جەلال هەڵەواسن هەموو ئەمانەیەکەن بەڵام وەکو مام جەلال پێ ناکرێت مام جەلال کەسێ پێوی تۆ سەگباب زەلامەکەی بانک کردوتی خۆ سەگبابی تەواو نێکوشتووە کاکیشی نێکوشتووە من هەشتا وتارم دژی جەلال تاڵەبانی هەیە وتاری ئاگرین دەیان وتاری بەدەم هەمە دژی جەلال تاڵەبانی باشە کاکەم لە تەعزیەکەیە لەگەڵ ما كل کافر بوون لەبەر هەندێک برادەری وەکو کە ئارام قزلەری ئەوانە سێ ڕۆژ لایفەکەم دواخست ئاخری هەر قسەی خۆم کرد باشە بەڵام لێرەوە ئەیڵێم قۆنەرەکانی جەلال تاڵەبانی لە هەموو بنەماڵی بازاری لە هەموو مەسعود بازانیەکان لە هەموو سەرانی پارتی لە هەموو سەرانی یەکێتی لە هەر هەمیان پیاوتر بوو بۆ شارەزاییتە کە بەچی ڕەخنەوە کە لە جەلال تاڵەبانی مەیە چکە لانی کەم
کەسی نەکوش دەست لە مەسالی قسە کردو ئەلەم بابەتە کە وەختێ محەممەد موکری ڕۆمانی سەگوەڕ ئەنووسێ هەرچی چەقۆ کێشە کۆ بێتەوە ئەڵێ بە مامژێ ئەڵێ نابێ ڕۆمانەکەی محەممەد موکری چاپکەن سەگوەڕ لەبەرەی سوکاتێ بە ئێمە جناب تاڵەبانی ئەڵێ بڕۆن چاپی بکەن ئێوەی جوابی بنەوە ئەوە ڕاستیە باشە بەڵام ئێوە تازە بە تازەیەن لاپەڕەکەی ئارا مەحمەد ئەسڕنەوە لە فەیسبووکە آخر ئەم بەیانە لاپەڕەکەم ئەزان ئەو ویستم ئەوتان پێ بڵێم ئەم بەیانیە لاپەڕەکەم کەوتە بەر هێرشی فەیسبووک سڕیوێتەوە جا نازانم بۆ مەرجێتەوە یان نە ئەگەر نا لاپەڕێکی تازە دروستەکەم باشە ئێوە ئێستا ژێن لاپەڕەیەشی ئارا مەحمەد لە فەیسبووکە ئەسڕنەوە تۆقیون لە دەنگی ئارا مەحمەد میدیاتان لێ حرام کردوون کوردستانتان لێ حرام کردوون تەلەڤیزیۆن ڕۆژنامە هەموو شتێکی کوردستان لەمتان حرام کردووە تەنها فەیسبووکە کەچی هێشتایەن فەیسبووکە شکاتەکەن بۆی فەیسبووکەی من دابخرێت باشە کاکە هێشتایەن ئەوە ئەکەن ئەوەیە ترسی ئێوە لە ئارا مەحمەد تۆقیون لە ئارا مەحمەد بەڕاستی بۆیە قسە نەکا ئەم بەیانی هەساون ئەکاونتەکەی منتان داخستووە واسڕیوتانەتەوە کێشەم نییە من کە بەیانی دانیشکە دانێمەوە یا وەری ئەگرمەوە ئەوە کێشە نییە سەیکاکە لەسەر ئەم مۆزوعە سەیکاکە هەیە و کاتە حسکە بێت لە شاخێکا خەریکی هینن خەریکی شەڕن لەگەڵ یەکێتیە ئەمان لە شاخێکان و یەکێتیەکان دەوریانێن و بۆ شەڕ وانە یەکێ لە پێشمەرگەکانیش ئەڵێ کاک سەیکاکە کاکە نابێ ئەم شاخە چۆڵکەین بۆ جەلالیەکان ئەبێ ئەم شاخە بپارێزین بە خوێنی خۆمان سەیکاکەش ئەڵێ ڕۆڵە خۆماری دایکمان بەسەر ئەم شاخەوە نییە ئەم شاخەنە شاخێکی تر خۆمەی نییە چونکە تەجروبەی هەبوو لە شەڕی پارتیزانی ئەوانە شاخ چێتە خۆی لەسەری بەکوشت دوای ئەوەش لاپەڕەی فەیسبووک چییە ئەکاونتێک ئەم نا ئەو نا ئەو باشە کاکە سیانی کەم حازرە بیخەمە ڕۆژ بیخەمە دەستوری ئیشمەوە کە کاری پێ بکەم ئێوە بۆ ناتوان ڕۆڵی ئێمە کەم بکەنەوە کاکە ئەم لاپەڕە داخی لاپەڕێکی تر ئەهێنم دوانی تر ئەهێنم دەی تر ئەهێنم ئاسن بە نای حسە تاقەوە قساکەم نای ئارا مەحمەد هەر ئەسڕمەوە هەر بە نای حسە تاقەوە قساکەم هەموو خەڵک دەزانێت کە ئارا مەحمەد ئەسڵەن لاپەڕە هەر ناکەمەوە هەر شۆی لە پێشێکەوە قساکەم باشە چیتان پێکرێەوە خۆشتان پێ ناکرێت تا کابراک لە رادیۆی ئەمریکا ئیشەکە هاتوویەکی ئێرانیە ڕۆژهەڵاتیە پاراستی بنەماڵی باجیان لە رادیۆ ئەمریکا ئیشەکان بەیانیە باسی ئەوم کردە چۆ شکاتی کردو لاپەڕەکەن بابە تۆ سەد منیش کوژی تۆ هەر جاسوسی بنەماڵی بازانیت تۆ هەر دەنێئی بەڕاستی تۆ کارێکی بێکەرامەتی بێ شخصیەتی تۆ بۆ پارە خۆ فرۆشتووە تەواو من ئیشم وەکو شێخزای تاڵەبانی ئیشم ئەوەیە هەرچی جاسوس و خوێڕی و پیاوی پشوو کوژنی بچووکێ هەر هەمێ ڕسوا بکەم بەڕاستی بۆی ئینسانی کورد تێبگالەوەی کە بەڕاستی بێ ئازابێ ئەبێ بەمانەی کەلیمە ئازابێت باشە ئەبێ ئێوە لەوانە تێبکەن بۆیە ئەو کەسانەی کە ئەو قساناکەن تەنها فەشەل و دۆڕانتان لە بەردەستایە هیچ شتێکی تر باش بیخەری پێشێ ئیتر ئەو نەمەڵن ئەگەر پیاوی و ئەگەر پیاوی ئەگەر پیاوی ئەگەر ئێوەش پیاون وەکو چۆن بە سەدان گەنج ژن و پیا و لە کوردستانیش ئەژین دژی پاریگەری قساکەن ئێوەش قسە بکەن زەحمەت نەبێ ئەوە بکەن پەلاماریان بدەن قسە بکەن بنووسن هاوارکەن هەموو ئەمانە بکەن لەبەرەوە ئەو قسانە بە ئێمە نەکەن بە ئێمە مەڵێن بەڕاستی من لەو جاتە کاتتان ناگرم عەزیزان و بە هەموو بەڕێزان دەڵێم ئاگاداری ئەوە بن من ئەکاونتەکەم سڕاوەتەوە بەڵام نامم بۆ فەیسبوک نووسیوە ڕەنگە وەری گرمەوە وەرم گرتەوە ئەوە خێر عەلا خێر وەرم نەگرتەوە ئەوە لاپەڕەی تر ئامادەیە و بڵاوی دەکەمەوە و داوا لە هەموو بەڕێزانەکەم لە مای 24 ساعتە ئەدەکانتان بنێرن بۆ ئارا مەحمەد بۆی وەرتان بگرم و سەر لە نوێ لە ئەکاونتەکەەوە پەیوەندیەکەمان هەر هەبێ و بەیەکەوە بتوانین کارەکارمان بکەین و ئێمە بەوە ساد نابینەوە دە لاپەڕە داگیرکەن دەیکە دروستەکەین وەرحاڵ پەکمان ناکەوێت لە حەقیقەتە خۆدڵی خۆتان بۆوانە خۆش مەکەن ئێمە قەولمان داوە هەتا ئەو ڕۆژێ ئەمرین تێکۆشان هەروە بەردەوامە ڕسواکردنی هەچی جاسوس و خائین و درۆزنە هەروە بەردەوامە شەوتان خۆش بێت و خواتان لەگەڵ حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە هەر بژین و سەرکەوتوو بن سەر چاوان